ڕێز و سڵاو و احترام هەست لە خزمەتی هەمووی ئێوەی بەڕێز مامۆستایانی هێژە. لە ڕاستیە وەکو ئەرکێک من وام لە خزمەتتان، ئەگەرنە وەکو زانیاری ڕەنگە بۆ تەلەبەیشتان هەر بچووکم نەگەیومە ئاستێک تەلەبەگیتان بکەم، بەڵام وەکو شاگرد ماشام بکەن. ئەگەر کێشەتان بوو تەکی وتنەکان ما تەکی نەزانین ما یا ڕاستم بکەنەوە یا چاوپۆشیم لێ بکەن. دەرس وتنەوە فێرکردن و فێربوون علمێکە. زۆر کەس عالمە بەڵام مامۆستانی، چون فێرکردن علمێکە ئەبێ خۆی فێری بووی. بەشەر بۆ فێربوون وەکو ئەوەی یونسکۆ ێژێتی ئەوەڵ هێمە فێر ئەوین تا بخوێنینەوە. ئەمە خۆ ناوێ هەتا هەروواوێتە. ئێمە خوێندنەوە فێربووین ئیتر ئەخوێنینەوە تا فێر بووین، جێگەکەیە گۆڕێت. شاعرێکی کورد دەفەرمێ خوێندن بۆ زانین، زانین بۆ کردن، کردن نافعە بۆ دوای مردن. علم درەختن، عەمەڵ سەمەرن، علمی بێ عەمەڵ باخی بێبەرن. کە ئەگەر ئەمە بووینێ شوعارەکانی یونسکۆ یا پەروەردەی جیهانی، خوێندن لەبەرە یاگرتن بۆ خوێندنە، یاگرتن بۆ ژیانە، یاگرتن بۆ باشتر ژیانە، یاگرتن بۆ پێکەوە ژیانە. ئەوە ئەو شتەیە ئەمڕۆ یونسکۆ لە مامۆستایان و لە فێرکاران داوایەکە. یاگبرن بژین، یاگبرن بۆ خوێندن، یاگبرن بۆ ژینکردن، یاگبرن بۆ پێکەوە ژینکردن، یاگبرین بە پێکەوە باشتر ژین بکەین. و ئاخرین تاریفێکە ئەمڕۆ لە زانست کردیانە علم چییە، سەوات چییە، کێ خوێنەوارە؟ وتیانە خوێنەوار کەسێکە کراوە بێت بۆ تەغییر، چون دنیا دنیای تەغییرە، دنیای وەستان نییە. ئەوەیە کە لە فەلسەفەی چاوەختێکانە یەژین فەلسەفە کاری چییە؟ یەژێ کاری ئەوەیە مێشک بجوڵێنێ بپرسێ چۆن، بپرسێ بۆ. و ئەگەر ئینسانێک ذاتی پرسیارکردنی نەبێ، گۆڕانکاری تیا دێرەکەوێتە جوڵە، یا ڕەنگە هەر نەکەوێتە جوڵە. ئەوەیە ئێمە وەکو مامۆستا ئەگەر هەر هیچ نەکەین ئەبێ مناڵەکانمان دابچڵەکێنین بتوانن بپرسن، چون بە پرسیارە دنیای ناناسرا و ئەناسرێت. بە زانینی هەر وڵامێک بۆ هەر پرسیارێکی قەویتر دەست پێکا، کە وڵامی ئەو پرسیارە قەویترە ئینسانەکە گەورەترەکات. ئەوەیە بەڕای من ئیمڕۆ مامۆستا ئەبێت تەلەبەی فێری پرسیارکردن بکات، نەترسێ لە پرسین، چون بە پرسین ڕێگە بازەوێت، چرا دائەگرسێت، تاریکی لا ئەچوات. ئەوەیە ئەگەر مامۆستایەک ئەرکی مامۆستاییەکەی باش بردوێ بەڕێوە، ئەشێ لە فیلسوف بوونی شاگردەکەیە تاقی بکەینەوە. ئایا شاگردەکەی بیرکردنەوەی یاگرتێ، داهێنان ئەزانێت، ذاتی هەز هەنگاوێک زیاتر بچواتە پێش. حەقیقەت ئێوە ئەزانن ئەوەی کە ڕاستیە نییە لە مشتی کەسە. هەمومان هەوڵە دەین حەقیقەت بەدەست بێنین، بەڵام کەس بەدەستی نایەنێ، هەر نێزیکی ئەبین. یعنی کاری ئێمە نێزیک بوونەوە لە ڕاستیە، ڕاستیە کە جەهانی لەسەر دروست کردیاوە. ڕۆژێک وامان نەزانی خۆر بە دەوری زەویە ئەچەرخێ، بەڕاستیشمان نەزانی. لە ڕووی ئەوە ڕۆژژمێرمان دروست کردو، ئەمانزانی کەی خۆر ئەگیرێت، کەی مانگ ئەگیرێت، کەی ڕۆژگار درێژەوێت، کەی شەوگار درێژەوێت، ئەعتدالین، ئینقلابین، هەموو شتێکمان نەزانی. وامان نەزانی ئەمە زانینی ڕاستەقینەس. مادەکان لە جیهانە عونسورەکان، من کاتێکە تەلەبەی پۆلی هەفتەم بووم، ئەیانوو 103 مادە، 103 عونسور لە دنیا هەست. ئێستا ێژن 113 عونسور، 114 عونسور. وەکو بێژی لە خوێندنا من وامەزانی پیتەکان 4 دانن، 5 حرفم پێ واژەم پێنووسی. وەختێ پیتەکان بوونە 5 من توانیم 25 یان پێ بنووسم. وەختێ بوونە 6 توانیم 125 کەلیمەیان پێ بنووسم. وەختێ پیتەکان بوونە 7، ئێستا پیتەکان 30 دانن، ئەم هەموو کتێوەیان پێنووسراوە. چیمان کرد؟ زاتمان بوو پیتەکان بنینە لای یەک و پێیان بنووسین، داهێنان بکەین. نالی و مەحوی و قانع و هێمن خۆ بە پیتی جیاواز شعریان نەوتێ، هەر بەو پیتانە شعریان وتە، بەڵام دیوانەکانیان
جۆروا جۆرە زاتیان بوو داهێنان بکەن. من بە تەمسیلێک کە سعی بکەن لە زەهنتانە تەسویری بکەن ئەچمە ناوێ قسەکەوە تا بزانین بۆچی وتمان سەواددار ئەمڕۆ کەسێکە ئامادەگی بێت بۆ گۆڕانکاری کراوە بێت. لە کتێوێکا کە بۆ فێرکردنی فەلسەفە بە گەنجەکان نووسراوە بە ناوی ماجەرای سوفی، سەرهاتی سوفی، سوفی بە سین. سوفی کچێکە کەسێک خەریکە فەلسەفەی پێفێرەکە. ێژێ وا بزانە بەیانیەک لە خەو هەڵئەسی تێی بۆ مەتعەمەکە بۆ خواردنی سوح. دایک سینیە چای واوە دەسە و لەو لاوەتی. برا بچکۆلەکەت و باوکیشی وانە هۆڵەکە لەوێنە باوک شەکەتە ئاوا ئەکا بە باڵی و هەڵەسێ بە دەوری گڵۆپەکە دووسێ سوور وەکو پەپولە سوورەخۆ. دوو کەس تماشایان شتەکەن، یەکێکیان دایک و بە سینیە چاییەوە، یەکێکیان برا بچکۆلەکە و بە 2 ساڵ تەمەنەوە. بێژە پێم بزانم ئەم دوو کەسە چی ئەکەن بەرامبەر بە ئەم ڕووداوە. دیارە دایکمان ئەمە ببینێ ئەقیژێنێ و سینەکە کوتێ بە زەویە. چون تاقەتی نییە عادەتی بگۆڕێ. عادەتی ئێمە ئەوەیە ئەگەر ئەمەمان خستە ئاسمان بێتە خوار. ئەگەر یەک جار خستمان ئالوێوێسیا چی بکەین؟ وحشەت دەکەین، ئەترسین، ێژین دنیا گۆڕیا ئەو بۆ واسە. ئەی مناڵە 2 ساڵانەکە چی؟ بە پەلەس باوکی بێتە خوار ێژێ منیش فێرکە، منیش گەرەکمە بە دەورێ و گڵۆپا بگڕن. هێمە فێری هەموو شتێک بووین. وایت بوردمان تازە یاگرتە، پێشتر نەبوو. تۆڕە کۆمەڵایەتیەکان فێر بووین، هەر کەسێ ترسیا فێربێ ئیساتە جێماوە. سەیارە فێر بووین، ناوی خۆیشمان فێر بووین. من چۆن ئەزانم محەدینم ناوە؟ چون نەمەزانی وتیان محەدین هەر بە منیانەوت، منیسا ئەگەر پیان بوتیان ڕۆسەم ئیسا خەیاڵمە کرد ڕۆسەم ناوە. ئێمە تەنانەت ناوی خۆشمان فێرەوین چون ناوی خۆمان خۆ نییە. ئایا ئائیستا کراوەن شتی تازە فێر بووین یا وێسیاین بەرانبەری یەژی نابێ و ناکری؟ ئەگەر ئامادەگیت هەستی تازە فێربووی تۆ هەنۆز سەوادداری. ئیتر پێویست ناگات بە کام زمانە نووسی و بەکە. تۆ ئامادەوی لە جیهانێکی ئاوم جۆرا گۆڕانکاری هەموو شتێکێسی گۆڕانکاری تەحەموڵ بکەیت، نەتۆقی، ڕانەکەی، سینەکە نەکوتی بە زەوی. وەکو مامۆسایە تەلەبەکە توانی وای نەفێر بکەیت. ئەگەر تۆ تەلەبەکە وا فێرەکەی هەر تۆ ڕاستەکەیت و غەیرەست تۆ هیچ کەسی تریش نازانێ تۆ تەلەبەکەت کراوە نەکردێ، بەستتە. و بەستنی تەلەبە بێسەوادکردنیەسی. 1000 کتێبێکی پێ فێرکرێ بێسەوادە کرد. بۆیە لە ئەم ماوەکە من لە خزمەتتاناوم هەوڵە دەین ئەوەڵ دەروونناسی تاک بزانین تاکێک چییە. من ئاوەکو ئالێرەوێسیاوم زۆر شتێکم وەکیێوەست. قاچ بنێتە بانی قاچم فشاری بدەی ژانەکە هەروکویەوە چۆن وانە بێ ڕێزیم پێ ئایا یەکسانی بە شەرەکە نەزانی کامەسە؟ لە جەستە گشتمان لوتمان هەو کابرای پرسیان لێوتی و خوا بۆ لوتی ناسەرانەوتی و بۆ چاو ئامێتە نەوێ وەکو زەردێنە هێلکە ئەشڵەقی ئەگەر لوت لێرانەوەی. من تا ئینسانم دیە لوتی هە لە بینی هەردوو چاویە. جەستەمان وەکو یەکە. ئەی مێشکمان چی؟ مێشکیشمان وەکی یەکە ئەگەر نەخۆش نەوین. ئەی قۆناخبڕینی جەستە ئێوە ئەزانن هەموو مناڵێک تێتە دنیا دوانی نییە. 6 مانگی تێپەڕان وردە وردە 2 دویان دەرەکە لە بانی چۆ دەری ناکە لە خوارەوە دەریەکە. هاوکاتێکی دیان دەرکردنا دانیشتنیش فێرەوی. دوای دانیشتن گاوڵکێیەکە 14 پێچوە. دوای گاوڵکێ فێرەوێت دەست بورێ بە دیوارێک و هەڵسێ. هەمومان هەروای نین. ڕاستی مێشکمان چۆن فێرەوێ؟ ئەوڵ چی فێرەوێت؟ لەولا چی لەولا چی؟ ئەمەی چەزانین؟ ڕەنگە ئەمە نەزانین و مامۆستایشوین. وەختی ئەمە نازانین شتەکان نانێنە جێگەی خۆی. نەتنا جێگەی خۆی تەلەبە هەوڵی تەکادەی مانوویەکەی بەڵام وەک لەش و جەستەی چۆن بەرزەوێتەوە مێشکی بەداخەوە بەرزداوێت. خۆ من هەر مێشک نییەم شتێتری چم. ئێمە ێژین زانین ئێمە ێژین زەرب نامێوەچی پێژن. لێکدان وایە؟ زانین لێکدانی
موتیڤیشن چی پێشنیوە؟ هاندان. ئەبێتە شتێک، تابعێک، ئەبێتە شتێک. ئەم دوانە وەیەکۆ ناخرێنە سەر یەک، زەر بکرێن، لێکدا نەکرێن. ئەگەر بخرێنە سەر یەک، بخرێنە سەر یەک، ئەمە دەوێت، ئەویش دووێت، ئەوێ بە 12. بەڵام ئەگەر لێکدان بکرێت، ئەمە دەوێت، ئەوە دوێ ئەبێتە 20. جا ئەگەر ئەمە دەوێت، ئەو هیچوێت، نابێ بەدە. ئەگەر کۆب کریایەت ئەبوو بەدە، بەڵام وەختێ لێکدانێکە ئەبێ بە هیچ. نمونەی بۆ ێژین تەلەبەیەکە هەموو شتێکە زانێ، بەڵام ئەمڕۆ دایکی مردە و حوسڵەی قسەکردنی نییە. پرسیاری لێکەی ئەگری وەڵام ناداتەوە، دەرەجەکەی سفرە. مامۆستا لێرە دەرەجەی بۆ دابنایە هاندانی بۆ بکە، بتوانێت لە هاندانە یەک زڕەیش فرمێسکەکەی پاکاتۆ تەلەبەکە بێتە یەک، دەرەجەکەی وێتت. ئەمڕۆ مامۆستا پێویست ناکە فێرکاری بکە، هاندان بکە باش. پێچەوانەکەی چی هەست؟ تەلەبەیەک سەر تاپای هەستە بۆ فێربوون، مامۆستاکەی هەر تێتە کلاس، ئالێەوە گەرەکێ بێدانشێ درەنگ هاتەوە ئەڕوا بەگژی، ڕێزی لێ ناگرێ، بێ ڕێزی پێکە. تااقەتی گوێگرتنی لەم مامۆستانی. ئیساتا دەی بزانین سەر تاپای هاندانە زانین لە مامۆستا وەرناگرێ، ئاخری کلاسەکە هەر وەکو ئێ نەهاتوێتە کلاس. ئەوەیە ئێمە دەروونناسی فێرکردن شتێکی گرنگە، بێ لەسەری کار بکەین. بەشەر 5 بەشە، 3 بەشی نادیارە و 2 بەشی دیارە. 3 بەشی نادیاری من کە لە هێوە دیار نیە، لە خۆمەوە دیارە. یەکەم باوەڕەکانمە. باوەڕم بە ئەوە کە ئێوە کوردیە زانن، بۆیە کوردی قسەکەم. باوەڕێکیشا لە ناوی منە، ێژێ زاراوای تۆتەکی زاراوای، ئەمە ناجیاوازیەکیە، تۆێژی ئەنگیزش ئەوان تێ ناگەن، نایشزانی ئەمان چی پێژن، بەڵام ئەمان بە ئینگلیسی ئەیزانن، تۆی چێزانی. بێژە موتیڤیشن، بێژم موتیڤیشن، ئێوە ژێژن هاندان. هەم من فێرەوەم، هەم ئیتر پێویست ناکات لەمە دوایش بێژم ئەنگیزش. من ئەم باوەڕەم نەوێت چۆن ئەم وشە بدۆزمەوە. باوەڕێکم هەست کوردم، باوەڕێکم هەست مسلمانم، باوەڕێکم هەست ئێرانیم، باوەڕێکم هەست عێراقیم، باوەڕێکم هەست لێم تێناگەن، باوەڕێکم هەست پێ ژیانەکەم. باوەڕەکانی من بگۆڕێن، ژیان مەگۆڕ. تۆ گەرەکتە من فێری سەوادی سەردەم بکەی کە ئیسا تاریفی وەسە نەرمووی لە بەرابەری گۆڕانکاریە، ئەبێ لە جێگەیەک و بێتە ناوی باوەڕەکانی من. ڕەنگە باوەڕی من هەڵەوێ، یەکێ لە باوەڕەکان مۆسە ژن زەعیفەس، ساڵەهای چە ژیانی پێوەکەم. تۆ یەکێژی ژن زەعیفەس، کات نادەی بە کچەکە بۆ خوێندن، فرسەت نادەی بە دایک بۆ ئامۆژگاری کردن، لە کۆمەلگا بە نیوەی کۆمەلگا بچووک تماشاکەی، هیچ کاتیش خۆ سەرزەنش ناکەی من هەڵام کردێ، چون وازانی باوەڕەکە ڕاست. ئەم باوەڕە هەڵەوێلێ نەتیجەی هەڵە تەولی دەکەن و تۆش پێی نازانیم نەتیجە هەڵەست. چۆن باوەڕەکانی خوێندکارەکانمان دەستڕەسیمان پێوێت، ئەوە یەکێ لە ئەرکەکانی مامۆستاکان. دوای باوەڕ عاتفەکانە، هەستەکانە، کە باوەڕ زانینی تیا و هەستیش هاندانی واتە. هەستی من وەکو عواتفم، پیاوێکی عاتفیم، عاشقم، دڵم پڕ لە ڕقە، دۆستایەتیەکەم، زووقینەکەم. چۆن کەسایەتی من یەکێ لە هەستەکانی دەرونی ئەمە ئەخلاق، ڕەوشت. ئەخلاق لە دەرونی منە چۆن دروسە بێت. ئەزانین لە دەروون ناسیە ئەخلاق چۆن 6 پلەی هەست، تەلەبەیەک ئەم 6 پلەشێت تێپڕ بکە، کۆلبرگ چۆن وتیە یان نایزانین. چون زانین بەس نییە بۆ تەلەبەیەک، ئەشێ زانین تەکی ئەخلاقاوێت تا بێشعوری دروست نەکا، باشعوری دروست بکە. زۆر کەسێ زاناست بەڵام بێشعورە، یعنی ئەوەندە زاناست کە سەیارە بڕانێت،
بەڵام تێرێتی لەسەر ڕێگەی خەڵکە دایەنات و ئەڕوات. ئەوە هینی زانینی نییە، زاناس شعوری نییە، ئەخلاقی کەمە، عاتفەی نییە. ئەوە ئەبێ لێکدانی بۆ بکەین هێوە بە باوەڕ و بە هەستی من دەستڕەسیتان نییە، خۆم خەوەرم لێ هەیە، خۆم بە باوەڕەکانم خەوەرم هەست، ئاگام لیان، خۆم لە هەستەکانم ئاگادارم. سێهەمین چتی من ئارەزۆکانمە. ئینسان هەر هەنگاوێکەنا هەستەکات ئەگەر بەرەو ئارەزۆی وێت قازانجی کردێ، ئەگەر بە پێچەوانەوێت جێما خەساری کردێ. ئارەزۆکانی من خۆم ئاگام لێ هەسیەوە ئاگاتان لێنی. پس هەرکەت هەر تاکێک وەکو خۆتان ئیسا باوەڕێکتان هەیە، هەستێکتان هەیە، ئارەزۆیەکتان کە بە اختیاری خۆتان و بە ئێرادەی خۆتان بەرەو ئارەزۆ بڕۆن لەزەتەوەن و ئەگەر کەسێکی تریش بتانوە هەر ڕەنگە زەرەرتان نەکردوێت. ئەم سیانە وانە دەرونا و کەس خەوەری لێ نییە، بەڵام دوو چتی من وا لە دەرەوە. ئێوە خەوەرتان لێ هەیە، خۆیچم خەوەرم لێ هەیە. یەکێکیان گفتارمە، قسەکانمە، وتارمە. ئێمەژین پێی گفتار. ئەلبەتە گەر بە کوردی بینووسم ئەشیاوا بینووسم. ئێمە لەوێ هەر بە فارسیە نووسینی تر ئایساتە من ئەو نەرمەفزارەکە هالەبانی منەوە هەنۆز فارسیە نەوەسە کوردیەشێت بینێکی پێچێت تا بێتە کوردی. گفتارمە کە ئێوە گوێتان وا پێوە ئیسا هەڵەکانی تێگەن، لە بازێ وشەی تێناگەن، ئەزانن گفتاری من چۆنە. ئیسا خۆتان چاوتان واتیەوە، منیش چاوم واتیەوە. و لە گفتار بگەڕێتەوە کردارە، کردارەکانی من. جا ئیسا بزانم من ئاغەمێکم بۆ خۆم ئەژیم یا بۆ تۆ ئەژیم. ئەگەر من باوەڕەکانم لەبەر دڵی تۆ ژێر پێ بکەم، باوەڕم ئەمەسە، بەڵام تۆ حەز لەوەکەی لە ترسی تۆی مامۆستا بەمیانە ژیانەکەم، من لە کلاسی تۆ خەریکن لە خۆمم ئەسێنن. هەستی من ئەوەسە، بەڵام بە هەستم قسە بکەم تۆ ئەم کەیتە دەر. هەستیچم لەبەری تۆ تەعتیل کردو. ئارەزۆیچم ئەوەیە تۆ بمری، نایژمری. هەموو ڕۆژێک تێم من و تەلەبەی پۆلیەک و دوو مامۆستا سەختەکان تەکلیفی زۆریان بۆ ئەوتینیان و ئامادەی بکەن بۆ بەیانی ئامادەنەوە و شەو تا بەیانی ئیتر تەکلیفەکەمان نەنووسی دوعامان نەکرد، بەیانی بۆور بوارێ. ئەوەڵ ئەمان و مامۆسا بمرێ نەمرد، ئەمان و بۆور بوارێ، بۆریش نەوارێ. ئەمان و سیارەکەی دەعام بکە، سیارەکەی دەعامان و خوا بکە ژنەکەی نەخۆش بکەوێ بەشکەم بچواتە بۆ ماڵی. ئارەزۆی من تۆ ئەم دوانتە لێم سندێ ئارەزۆکەم بووە سە شتێکی تر. نابێ ئارەزۆکەیچم بێژم بۆت مامۆسا، ئارەزۆکەیچم قایمەکەم لە گفتارە مامۆستا بەخێر بێ. مامۆسا فرە خۆشحاڵەوە لێ من ئەزانم خەریکی درۆکردنم، مامۆسا منی فێری درۆ کرد، من تەکی سێ چتی خۆما درۆکەم. گفتاری من بە دڵی مامۆساس، بەڵام بە دڵی کێ نییە؟ بە دڵی خۆم نییە. ئەوەیە وردە وردە ئەمەوێتە ڕق لە خۆم و ڕق لە مەدرسە و ڕق لە مامۆستا. وەختێ 12 ساڵ 10 ساڵ تەمەنم وا تێپەڕێ، تەنیا شتێکە لای منەوە بایەخینیە خوێندن و زانست و زانکۆ و مامۆستاس. هەموو شتێکی تر لەمان بەقیمەتتر. کردارەکانێکم وەکو گفتارەکانمە، ئیتر ئەوانە ئەکەم مامۆسا حەزی لێکە. جا ئەگەر مامۆسایە خۆی کراوە بێ و تەلەبەکەیکی کراوە بێ و نەترسن لە قسەکردن و لە پرسیارکردن و لە وەڵامدانەوە، من باوەڕم دەرەبڕم، هەستمی تەکا نیشانە دەم، ئارەزۆکانم ێژم، تەکی مامۆساکە ماوتەکی هاوپۆلەکانما گفتوگۆی لەسەرەکەین. من هەر نەومە هیچیش خۆمتان لە خۆم نەسەند، ئالینە نەوم، من پیاوەکم بۆ خۆم مەژیم، تەماتە فرۆشم وەک خۆمم، مامۆستای زانکۆم وەک خۆمم. بەڵام ئەگەر تۆ بەو شێوەکەیتر من تەربیەت بکەی، ئەمکەیتە چتێ وەک خۆت، بەڵام من خۆم لەو وەک خۆتە لەزەت نابم. خۆب ئەمە بەشێکە جارێکانە وەکو مرۆڤ ئێمە تەکی مرۆڤ کارەکەین، تەکی داروبەردا کار ناکەین. کورسی نییە، دار نییە، بزمار نییە وەمەیلی خۆمان بیکوتین ڕاستکەینەوە. ئەتوانێ ئالێرا بە ئەختیاری مقاومەت بکە، کلاسەکە تێکەدا. ڕۆژێک بە سیارەکەی لە بازاڕە قڕ و هەڕ هەڵە بشێنێ بەدەم و چاوتە. ڕۆژێک لە جێگەیەکا بێڕێزی پێکە، چون ئەم ئینسانە ئەختیاری هەست، ئێرادەی هەست، ئەتوانێ ئیستفادەی لێ بکات.
بۆ ئەم بەشە ئاوا پێگەین مامۆستا کەسێکە تێتە پۆلێک خۆی ئەم 5 بەشیە هەست 3 بەشی نادیارە لە تەلەبەکانی و 2 بەشی دیار سایوە دەستڕسیتان بە مێشکی من نییە چی واتە بڕوام نییە کەس بزانێت من 5 دقیقەی تر چێژم حتا خۆیچم ڕەنگە نەزانم 5 دقیقەی تر چێژم پلانێکمەوە لێ ڕەنگە نەگەیمەوە پلانە تەلەبەکانی منیش یەک و دوان نییەن ئەگەر 20 تەلەبەوا لە پۆلەکەما 20 کەسایەتینێکە 3 بەشیان نادیارە من بە یەک چت ئەتوانم تەکی هەموویانە پەیوەندی بکەم ئەوەی کە هەموومان چتانێکمان وەکو یەکە دوو چاومانوا لەم لە وڵای لوتمانەوە هەموومان قۆناغەلێک کەس لە یاگرتنە ئەبێ قۆناخی یەک تێبپەڕێنی جا بچیتە قۆناخی دوو هەموومان وەکو یەک دڵگەرمەوین و دڵساردەوین و هەموومان لە تەمەنێکا یەک چ دەکەین بۆ نمونە هەموومان لە تەمەنی مەسەڵەن 6 مانگانە دیان دەرەکەین هەموومان لە 15 ساڵانە قۆناخێک لە فکر تێ ئەپەڕێنین ئەچینە قۆناخێکی تر